بەشی زمان و ئەدەبیاتی فارسی یەکێکە لە بەشەکانی کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی. ئەم بەشە لە ساڵی 2016دا دامەزراوە و یەکەمی قۆناغی خوێندکارانی وەرگرتووە. چەندین خوێندکار لەم بەشە بڕوانامەیان لە زمان و ئەدەبیاتی فارسیدا بەدەستهێناوە. لە ئێستاشدا ئەم بەشە لە وەرگرتنی خوێندکار بەردەوامە بە پشت بەستن بە کۆمەڵێک مامۆستای پستۆر لەم بوارەدا. زمان و ئەدەبی فارسی یەکێکە لە زمانە ڕەسەن و کۆنەکانی دنیا و خاوەن ئەدەبیات و وێژێکی گەورەیە. زمانی فارسی زمانی ستانداردی سێ وڵاتە کە زیاتر لە 100 ملیۆن کەس بەم زمانە دەدوێن. دەڕووی ئەدەبیشەوە شان بەشانی ئەدەبیاتە گەورەکانی دنیاە. زمانی فارسی یەکێکە لە دەوڵەمەندترین و بەرفراوانترین زمانەکانی دنیا لە تۆڕەکانی ئینتەرنێتدا. ئەم فراوانیە وای کردووە وەک سەرچاوی ئەدەبی زانستی ڕۆشنبیری و دەتوانرێت سوودی لێوەربگیرێت. خوێندکاران لەم بەشەدا بە شێوەیەکی تیۆری و پراکتیکی فێری زمانی فارسی دەکرێن بە شێوەیە لە دوای تەواوکردنی 4 ساڵ خوێندن لەم بەشەدا بتوانن ئاخاوتن و وەرگێڕانی پێ بکەن. دەتوانن لە دام و دەستگا حکومی و نەحکومیەکاندا بمەزرێن. هەروەها وەرگێڕانی یاسایی بە شێوەی زارەکی و نووسین ئەنجام بدەن و کار لەگەڵ کۆمپانیا ئێرانیەکاندا بکەن. لە وەرگێڕانی کتێب و فیلم و درامادا دەستێکی باڵایان هەبێت لە ناوەندە ڕۆشنبیری هونەری و میدیاکاندا. دەتوانن درێژە بە خوێندن بدەن لە زانکۆکانی ئێران، ناوخۆ و وڵاتانی دیکەدا.